بەڵام سەبارەت بەوەی کۆمەڵکوژی یاخود بەکارهێنانی چەکی کیمیا یاخود بایۆلۆجی ئەوە سەرەتایەکی دوور و درێژی هەیە ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 100 ساڵی لەمەوبەر لە شۆڕشی 1920 بەرامبەر شێخ مەحموود کە ئینگلیزەکان کردویانە کە چۆن ئەو شۆڕژگەڕانەیان کیمیان بەسەرا کردوون و یاخود بردومان کراون خەڵکی سلێمانی دواتر ئەتوانین بڵین لە دەرسیمە لە 1937 بۆ 38 کە نزیکەی 70,000 کورتیا چووە تەمەنە ئەو کاتەش هەر کۆمەڵکوژی بووە بە هەمان شێوە ئەگەڕێتەوە یەک بە یەک ساڵەکان هەتاوەکو هەشتاکان کە بەداخەوە ئێستا ئەوانەی کە خزمەت بەم ئەجێندای دوژمنانە ئەکەن ئەوە لە بەرچاومان کە چۆن بەرزانەکانیان بردو زیندە بە چاڵیان کرد لە 16 ئازاری هەشتا چۆن هەڵەبجە کیمەباران کرا بەداخەوە یەک دەرسی لێ وەرناگرین وەک خۆمان و بێ ئەوەی خۆمان ئاگادار بین خزمەت بە ئەجندای دوژمنەکانەکەین کە لە دژایەتیکردنی یەکتری و لە ڕقی یەکتری و هەنێشتی کە زەرەری میلەتەکەمانی تایە قازانجی دوژمنەکانی تایە پێی هەڵەسین بە نزیکترین نمونەش لەم دەڤەری ئێمەیە لە چەمچەماڵ و ناوشوان لەم ماوە کورتەیە چەندین جار ئەو بە درۆن بە فڕۆکەی بێفڕۆکەوان دێهاتەکانیان بۆمبەباران کردووە کەسانی شۆڕژگێڕ و گەریلایان بریندار و شەهید کردووە کە ئەوان ئیتر بۆ هەر بۆ میلەتەکەی خۆیان هەوڵەدەن ئیتر سەر بە چ تیرە و تایەفە و شوێن و باشوورە باکوورە ڕۆژهەڵاتە ڕۆژاوای بەڵام بەداخەوە ئێمە زۆر بێدەنگین وەک ڕۆشنبیران وەک کەسانی دەستڕۆیشت و وەک دەسەڵاتداران شتێک نەکراوە بڵێن کاکەمە لەم 100 ساڵای ئێمە هەر زیانمان بە خۆمان گەیانەوە و هەر قازانجمان بە دوژمنەکانمان گەیانەوە هەر دژایەتی یەکتریمان کردو و هەر ئەوانیش قازاجیان کردو ئێمە هەر زیاتر و زیاتر ژێر پێخراوین سەبارەت بە ژینگەژ یعنی ئەوان کە ئەم شتانە بەکارهێنن هەر لە بڕینەوەی دارەکان داری شاخەکانمان هەر لە سوتماکردنی دێهاتەکانمان هەر لە ڕاگواستنی ئەو خەڵکە و لە شوێنەکانی خۆی کە بەڕاستی ئەمە زەرەرێکی زۆرە بە ژینگەژ یعنی نەوەک ژینگە پارێزەکانمان ینی هەڵوێستێکی وا تونوتۆڵیان هەیە کە لەسەر ئەم شتە بەردەوام بن بەڕاستی ئەوەی زەرەر لێ ئێمە دراوە تەنها لە گیانی ڕۆڵەکانمان نییە تەنها لە ئاژەڵەکانمان نییە تەنها لە ماڵ و سەروەتمان نییە یعنی لە ژینگەکەشمان بڕینەوەی دارەکان یعنی ئەوەی ئەفرینمان بینی کە چۆن دارە زەیتونەکانە گوازنەوە دوژمنەکانمان یعنی دارە زەیتونەکانە گوازنەوە نات ئەوان احتیاج بۆ شتەنین بەڵام هەتاوەکو شتێک لەم وڵاتەیە سوودی هەبێ ئەوان ناهێڵن بەداخەوە ئێمەش هەچی سەروەتی ژێر زەوی و سەر زەوی هەیە خستومانەتە خزمەتی دوژمنەکانمان ینی من ڕووم لە هەچی ڕۆشنبیری نیشتیمانەکەم هەیە گەلەکەم هەچی ڕۆشنبیرانی کووردە لەسەر ئەم شتە بێدەنگ نەبن بەڕاستی چیتر با ئەگەر وان یعنی دەرسێک و وانەیەک لەو پێشونانی خۆمان وەرنەگرین لەو هەموو پند و عیبرەت و شتانی کە هاتوۆتە پێشمان لە کۆمەڵکوژی لە زیندە بەچاڵکردن لە ڕژانی ژەهر و کیمیایی بەسەرمانە لە سوتماکردنی خاکەکەمان لە ڕاگواستنی دێیەکانمان لە کاولکردنی شارەکانمان یعنی نازانم کەی عیبرەت وەرەگرین من ئیلا ئەو شتەی ئەگاتە ماڵەکەی خۆم ئینجا بێمە دەنگ یعنی وای لێ هاتووە ماڵی منە کاکە من کە براکەم سەرگەردان بێ و کەسەکەم سەرگەردان بێ و هاو نیشتیمانی و هاوڵاتێکم سەرگەردان بێ منیش سەرگەردانم ئەنی من بۆ کاکە هەتا ژینگە پارێزەکان من ناڵم بچن چەک هەڵگرن و بچە و شاخە بەس کاکە ژینگە پارێزەکان تۆ لە ناو شارەکانە داکۆکی لە دارێک و لە سەوزایەکەکە ئەی کاکە جان ئەوەی لەو شاخانە ئەکری هیچیەیە ئەی ئەو داربڕوانی ئەبڕێ هیچیەیە ئەی ئەو داربڕوانی کە ئەکرێتە قەنەفەی دوژمنەکان و ئەسووتێنرێ و ئەکرێ بە خەڵوز و شاخەکانمان بەڕوتنی بەجێ هەڵڕێ ئەوە زەرەر لێکی ئەدا بەڕاستی وای لێ هاتووە یعنی هەر سروشتی وڵاتە کەشمانیان تێکداوە ینی بەداخەوە نزیکترین هەڵبژاردن کە وابزانام هێشتا نیشانەکەی بە پەنجەمانەوە ماوە بەداخەوە ئێمە چەندین جار خەڵکانێک
بە قسەی خۆیان دڵسۆزی میلەتەکەن خاکەکەن یعنی هەڵیان نەبژێری نازام لەوێ ئەوەی متیع و ئەوەی کە کۆیلەی حزب و ئەو فکرە بۆ گەنانەی کە دوژمن بەسەریانە ناسەپانوە ئەوەی مخلیسی ئەو شتانن ئەو نەمخلیسی خەڵکەکە نین یعنی ئەو مامۆستای لەسەر جادە ئەدرێت بەرشەق چی بەرشەقێدا نازانم ئەگەر ئەو دەسەڵاتە بەرشەقێدا ئەی تۆ ڕەقیبی بەسەرەوە پەرلەمان ئەی بۆ نایتە دەنگ ئەی ئەو هەموو موچە خوراوەی خەڵک ئەی ئەم هەموو دار بڕینەوە یعنی بۆچی تۆ لە مزگەوتێکا کە دارێک ڕێی گردووە ئەی بڕنەوە دنیاتی ئەگەێنی لە قوتابخانەیەکە دارێکە بڕنەوە ڕێگای گردووە دنیاتی ئەگەێنی ئەی ئەم هەموو دارەی لەو شاخانە ئەبڕێتەوە بۆ لەسەری نایتە جواب ئەم هەموو خەڵکەی ڕائەگوازرێن ناتوانن بستنەوە سەردیهاتەکانی خۆیان و ماڵ و سەروەتەکەی خۆیان ئاژەڵ بوو بێ زمانیت ئەم بردومانە هەمووی لە کەسێک نە لە مافی مرۆڤ نە لە مافی ئاژەڵ هەر لە هیچیان نازانم ئەم لیژنانی لە پەرلەمانە هەن لەسەر چی دێنە جواب یعنی تەنها ئەو شتانی بۆیان دێت و بە نووسراو کە لەسەر ئەمە قسە بکەن ئەوە بینیمان چەندین چالاکوان هەر لەسەر ئەوەی کە ڕێی خۆی دەربڕیوە باسی مەعاناتی خەڵکی کردو و داوای مافی خۆی کردووە بەبەرچاویانەوە یعنی دادگایە کرێ و نادات پەروەری بەرامبەریان نەکرێ بە پەنجەی دەست ئەژمێرێن ئەو ئەندام پەرلەمانانی کە لە سەریان دێن لە جواب یان کە هەر بە مەسەلەکەەوە ئەچن هەر ئەچن جۆ ئەگرن یعنی بۆ 100 کەس ئەگەر وتمان چەند کەسێکی شۆڤێنیان تایە غەیری میلەتەکەی خۆمان غەیرە کورد بەڵام کاکە خۆ نزیکی 100 کەسی کووردە هەر هیچ نەبێ 100 کەسێکی کووردە ئەم 100 کەسە کووردە کاکە بەم ڕۆژگارە کورد ئەچەوسێنرێتەوە خاکەکەی سوتماکە کرێ ژینگەکەی تێکە درێ خوێنی بەفی ڕۆ ئەڕوا مافی ئەخورێ نازانم تۆ بە نیازی چیت من تۆم هەڵبژاردۆ لێ چیم بۆ بکەی بەڕاستی ئیتر نایەنە جواب بەڕاستی نازام ئەم برادرانش کاڵن لە شاگەڕانیتەوە ڕاستەکە بەس کاکە کە ئەو کاتی جەناب لە شاخ بووی بۆ مافەدەیتە خۆت و ئەڵێ ئەو کاتە من لەسەر حەق بووم ئیدە کاکە گیان ئەی ئیسا ئەمانە بۆ لەسەر حەق نین بزانن ئەمانە بۆچی کاکە ژیانیان لە خۆیان تاڵ کردو بۆچی چوونەتە ئەو شاخە لە چی بەرگری لە چی ئەەکەن یعنی بەرگری لە چیەکەن منێک دانیشتم لێرە یعنی موچەکەمان لە بەردەمی خۆمانە ئەخورێ ناتوانین بڵین لە شوێ ناتوانین بڵێن چی لێ هات ئەی پەرلەمان تۆ لەسەر موچەی من بەدەنگ نەی لەسەر ژینگە بەدەنگ نەی لەسەر مافی گەلەکەت بەدەنگ نەی لەسەر بەکارهێنانی ئەم چەکە قەدەغە کراوە کە لە وڵاتەکەی تۆیە ئێستا لەم سنوورە بچووکەی تۆیە بەکار هاتووە کاکە گیان هەر کەسێکە ئەگەر خەتایەتی و خەتای نییە بڵێ بەکار هاتووە ئەخر چەند کەس تیاچووە هەر بچنە شوێنەکە کاکە شوێنەکە دیاریکەن بزانن بۆ یعنی ئەمەی مەتینا و زابوو بەڕاستی ئەم لەم دوایە بە ئاشکرا کە ئەوانە لەشکری تورک ئەم چەکی کیمیای بەکارهێناوە لە ئاڤاشین و مەتینا و زابوو کاکە هەر بچنە دیار قوربانیەکان وێنەیان بگرن ئێخۆ ئەفرین بە بەرچاوی هەمومانەوە کە بە چەکی قەدەغە لی درا ئەو مناڵی کە سوتا زۆر بە شانازی و باسیەکەن کە چۆن فەرمان ڕەوا و دەسەڵاتدارانی ئەم وڵاتە ئەو کەسیان گیانە وڵاتە ئەوروپیەکان ئێ باشە کاکە دەبزانە ئەو کەسە چێوای لێ کرد بوو هەر لەسەر ئەوە بکۆڵەرەوە یعنی بەڕاستی نازانم عیبرەت وەرناگرن یا هەر ئەیانەوێت موچە مفتەکەی خۆیان بخەنە باخەڵیان یا وا ئەزانن مێژوو هەر ڕۆژ و دوانە و بەدەستی خۆیانە ئەی مێژوو ئێستا کە من باسی 1920ەکەین چاکەکان جیاکەینەوە خراپەکانە خینە ئەو لاوە باسی چلەکانەکەین شەستەکانەکەین پەنجاکان دڵنیابن ئەوانشی باسی 2000 و 2010 و 2020 و لەنەوە یەک بەدواوە کە دەسەڵات ئاماژ دڵنیابن ئەوانە شەموویە چێتە مێژووە جا بە خۆیان ئەگەر پەرلەمانتار ئەگەر دەسەڵاتدارەکان ئەگەر چالاگوانەکان بە مێژوویەک بۆ خۆیان تۆمارکەن